گەورەی ڕۆژی عەرەفە. عەرەفە یاخود عەرەفات بریتیە لەو پێدراوایینەی لە مەوسیمی حەجکردندا حاجیەکان جێبەجێی دەکەن و بەشێکی گرنگی فەریزەی حەجیشە. حاجیان لەو ڕۆژەدا هەمویان دەچنە چێوی عەرەفات و لەوێ بۆ ماوەیەکی دیاریکراو دەمێننەوە و داوای لێخۆشبوون لە خوا دەکەن لە سەراو بێفەرمانیەی کە لە ڕابردوودا ئەنجامیان داوە. چرکەساتی چوونە عەرەفاتی حاجیان بە پۆشاکی نەدوراوی بەریانەوە جۆرە حەشرێکە لە دنیادا تاکو بزانن خوای پەروەردگار چۆن لێرە و لەسەر ئەم چێوەدا کۆیان دەکاتەوە، ئاواش قیامەتێک بۆ کۆکردنەوەیان چێ دەکات. بەناوی خوای گەورە و میهرەبان. دیارە عەرەفە ئەتوانین بڵین کە چەند پێناسەیەکی بۆ کراوەیەکی لەوانە ئەوەیە کاتێک کە جیبریل هاتووە مەناسیکی حەج فێری ئیبراهیم پێغەمبەر بکات، لە کۆتاییە کە چۆتە عەرەفە پێی وتووە ئایا تێگەیشتیت و تەواو لێت معلوم بوو کە عەرەفە چییە؟ ئەوش وتی عەرەفتو، واتە زانیم و هەموو مەناسیکەکان فێر بووم و ئەنجا خوای گەورە بڕیاری دا کە ئیتر مادەم ئەوە تۆ فێربووی خەڵک بانکە و ئەذین فی الناس بالحەج، با خەڵک بێن بۆ ئەم شوێنەوە حەجکەن. ئەمە بۆ چوونێک. بۆ چوونێکی دووهەم ئەوەیە کە کاتێک کە ئادەم و حەوا لەسەر زەوی لە شوێنێکی خۆشدا کە وەکو پێوترێ جەننە، ئەو با بڵێن خەڵکانێک کە واگومانە بن لە ئاسمانە بووە، لە بەهەشتێکا بۆ لە ئاسمانە بۆ ئاوا نییە، بەڵکو لە شوێنێکی زۆر خۆش و دارستان و ئاودار و کەیتر قورئان پێ بە باخەکانی دنیاژە فەرمێت جەننە، صاحب الجەنەتەینی شێر هەر لە سەر زەوی، ئەصحاب الجەنەش هەیە کە هەر لە سەر زەویە خوا باسێنەکە. فەرمێت لە جێگایکی ئاوا خۆشابوون کە تاوانیان کرد و تووشی هەڵەکە بوون، خوای گەورە پێی فەرموون ئیهبیطوو، وەکو بڵێ لەم شوێنە خۆشە دەرچن، وەکو چۆن بە ئەهلی میسری بە بەنی ئیسرائیلەکانی فەرمی ئیهبیطوو میسرن، لە میسر دەرچن بەرەو شوێنێکی دیکە، واتە لە شوێنێکی خۆشەوە بچی بۆ شوێنێکی ناخۆش، ئەمە دابەزینە. جا ئەمانیش بەرەو ئەو مەککە و حیجاز و جدە و عەرەفە و کە شوێنێکی بەردەڵان و وشک و بێزەرع و بێ ئاو و بێ ئەوەیە بۆ ئەوێ بەڕێکەوتن. لەوێ تەوبەیان کرد و ئیعترافیان بە تاوانی خۆیان کرد و اعترافیان بە گەورەی خوا کرد و تیان ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. تەوبەیان کرد، خوای گەورە عەفوی کردن و تەوبەکەی لێ قبول کردن. بۆیە داوا کراوە لە هەموو نەوەکانی ئادەم و بە تایبەتیش ئومەتی پێغەمبەر کە هەر کەسێک بچێتە حەج و لەوێ ئیعتراف کا بە گەورەیەتی خوا و بڵێ اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت إلى آخر أو آياتك أو فرموديك بيوتري سيد الاستغفار و ئەو دوعای ئادەم و حەوا دووبارە بکاتەوە و ئیعتراف بە گەورەی خوا بکا و گوناهەکانی خۆی بکا و تەوبە بکات و پەشیمان بێتەوە لە عەرەفە، خوا لە گوناهەکانی خۆش بێت. کەواتە عەرەفە ئەم دوو بۆچوونی لەسەرە. بازێکی تر دەفەرمون نەخێر لەبەر ئەوەی عەرەفە وەکو مەیدانی مەحشەر وایە، با بڵێن گردۆڵکەیەکی بچکۆلەیە و دەشتێکی زۆر بە دەوریدایە، ئەمە جێگایەکە بۆ کۆبوونەوەی هەموو حاجیە مسلمانەکان لەو ڕۆژەدا کە ڕۆژی عەرەفەیە، کە ڕۆژی دەستپێکی مەراسیمی حەجە. واتە بێ هەموو حاجەکان ئەسڵ وایە لە هەموو شوێنەکانی جیهانەوە یەکسەر بچنە میقات و لە میقاتەوە بچنە عەرەفە، لەوێ هەموو تەعاروفکەن، هەموو کۆ ببنەوانێ، دوایی ئەنجا بە دەستە جەمعی هەر هەمویان دوای ئەو تەعاروف و کۆبوونەوە و ئیعتراف و تەوبەکردن ئالەوێدا هەر هەمیان وەکو خوای گەورە فەرمێ فإذا أفضتم من عرفات، کاتێک کە ئیتر ئێوە کۆبوونەوانێ و شۆڕبوونەوە بەرەو کوێ، فاذكروا الله عند المشعر الحرام، بەرەو مەشعر الحرام ئەڕۆن و لەوێوە نقطەی یەکەم و خاڵی یەکەمی مناسیکی حەج دەست پێکا. کەواتە عەرەفە بۆ تەعاروفە، بۆ یەکتر ناسینی ئەموو گەلانی سەر زەویە، لەوێدا کۆ ببنەوانێ بە جلوبەرجێکی خاکی و متەواضعی و هەمیان بە نەشیدی یەکتاپەرستی و لەبەیک اللهم کۆ ببنەوانێ و پاشا و گەداوەکو یەکوابێ. ئەمە ئەتوانین ئەمرن ئەم چەند بۆچوونە لەسەر عەرەفە هەیە کە ئیعترافکردنەوە بە تاوان و تەعاروف و یەکتر ناسینی گەلانی جیهانە. طبعا عەرەفە چەند واتایەکی هەیە، ئەوەی لە تەفسیرەکانە زانایان جێڕاویانەتەوە کۆمەڵی واتای هەیە. عەرەفە زانایانە فەرموون عەرەفە بۆ خۆی ناوی ئەو ڕۆژەیە کە لە پێش ڕۆژی جێژنی قوربانەوەیە.
عرفەمانەیە و عرفاتمانەیە. عرفات ناوە بۆ ئەو شوێنەی بۆ ئەو شاخەی بۆ ئەو شوێنەی کە حاجیەکانمان لە فەریضەی حەجیانە لە ڕۆژی نوێمە کۆ ئەبنەوە، ڕۆژی نوێمی زیلحیجە کۆ ئەبنەوە پێش ڕۆژی گێژن. ئەو شوێنە ئەو کێوە پێگوترێ عرفات. بەڵام وشەی عرفە زانایان ئەفەرمونون ناوە بۆ ڕۆژی نوێمی مانگی زیلحیجە. ئایا ئەم ناوە لە چێوە هاتووە؟ کۆمەڵێ قسە لەسەر ئەوە هەیە ئایا عرفە بۆچی پێی ئەگوترێ عرفە. زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ لەسەر ئەوەش کۆمەڵێ شتیان گێڕاوەتەوە بۆمان. یەکێک لەوانە ئەفەرمونون لە دوا ئەوەی ئیبراهیم سەلات و سەلامی خوای لێبێ کە هاجرە خاتوونی بەجێش لەگەڵ ئیسماعیلی کوڕیەوە ئەو بەرەو شام هاتوو، دوایی ئەو ماوەی کە پێیچ و دوایی گەڕایەوە لە ئەو شوێنە هاجرە خاتون و ئیسماعیلی بینیەوە و بۆیە پێی ئەڵەن عرفەواتە لە ئەوێ یەکتریان بینیوەتەوە یەکتریان ناسیوە. هەندێکی تر لە زانایان ئەفەرمونون ئەم شوێنە لەو کاتەدا کە پێغەمبەر ئیبراهیم سەلات و سەلامی خوای لێبێت کە ڕۆی بۆ شام و هاتەوە جوبرائیل پیشانی یا لەگەڵی هاتەوە کە مەناسیکی حەجی کرد، گوتی ئایا ئەزانیتەوە لێرە بوون لەگەڵ هاجرە و ئیسماعیلی کوڕتە. یعنی بەواتای معناکان ئەوە ئەگەیەنێ کە ئەم شوێنە ئەوە بووە بە معنای ئەوە دێ کە ئیبراهیم سەلات و سەلامی خوای لێبێ کە هاجرە خاتوونی لەوێ بەجێ هێشتۆ و دوایی گەڕاوەتەوە لێو یەکتریان بینیوە. وە کۆمەڵێکی تر لە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ کۆمەڵێ واتای تری بۆ ئەکەن. واتاکانی تر تقریبا هەمویان هەر ئەوە ئەگەیەنن کە لە چیەوە هاتووە لە یەکتر ناسینەوە هاتووە. عرفات هەندێکی تر لە زانایان ئەفەرمونون کە حاجیەکان لە ڕۆژی نوهەمینە هەموو حاجی دنیا کە کۆ ئەبنەوە دێنە ئەو شێوە تێکڕژانێک و تێکەڵبوونێکی زۆر پەیدا ئەبێ حاجیەکان لەوێ یەکتر ئەناسن. بەم شێوەیە واتای عرفات کراوە. عرفە یەکێکە لە ڕوکنەکانی حەج، ڕوکنێکی سەرەکی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ الحەج عرفە، واتە بریتیە لەو شوێن و جێگایکەوە حاجیان کە لە هەموو شوێن و جێگایەکی سەر ڕووی زەویدا کۆبوونەتەوە بۆ مەراسیمە گەورەیە. لەوێدا ئەچنە سەر ئەو کێوی عرفە، یەکێک لە ڕوکنە سەرەکیەکانی حەج جێبەجێ ئەەکەن. مەبەست لێرەدا نوێنێ نمایەکی قیامەتە خوای پەروەردگار هەموو عەبدەکان کۆکاتەوە بێجیاوازی، تەمسیلە لە قیامەت و بەجل و بەرکێکی سپیەوە بێ ماڵ و بێ سامان و بێدارایی هەمیان لەویان یەک ئاستان کۆبوونەتەوە بەرامبەر بە خوای پەروەردگار و خوای گەورەش لەو ڕۆژەدا عەفوی عام دەرەکە بۆ بەندەکانی ئەوانی کە لەو شوێن و جێگایەدا کۆبوونەتەوە و وەنزا و پاڕانەوە ئەکەن بۆ ئەو کەسانە. بەڵێ عەرەفە دیارە تایبەتمەندی خۆی هەیە. خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سوێندی خواردووە بۆ ڕۆژە، وەکو لە سورەتی بروجدا خوای گەورە فەرمێ والسماء ذات البروج واليوم الموعود وشاهد ومشهود. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکدا فەرمێ اليوم الموعود يوم القيامة واليوم المشهود يوم عرفة، بمعنای ڕۆژی عرفە دێ، ڕۆژی کەوا شایەتی ئەدەن و شایەتی دەر و شایەتی دراوەکان ئەو ڕۆژە هەمیان لەو شوێن و جێگایە کۆبنەوە. وشاهید اليوم يوم الجمعة، بمعنای ڕۆژی جمعە دێ. دیارە تایبەتمەندیەکەیشی لەوەدایەکەوە ئەو حاجانە و خەڵکە هەموو کۆبنەوە خوای پەروەردگار تایبەتمەندی کردووە کە بەیەکێک لە ڕوکنە سەرەکیەکانی حەجی دیانەوەکو عەرزم کردن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەگەر کەسێکە نەچێتە با چەند ڕۆژ لە حەج بێ لەو شوێنە مبارەک و لەو شارە مبارەکانە بێ، ئەگەر لەویادا لە بەرەبەیانی ڕۆژی عەرەفەوە هەتا کاتی خۆرئاوە بوون وجودی نەبێت لە کێوی عەرەفە حەجەکەی بۆ حساب نابێت. ڕۆژی عەرەفە ڕۆژی نۆی مانگە، نۆی زیلحیجە، ئەو ڕۆژەی کە حاجیان ئەوانەی کە چوون بۆ حەجی ماڵی خوا لە کێوی عەرەفەدا کۆ ئەبنەوە و هەمویان بە یەک جۆر جلەوە کە پۆشاکێکی سپیە یەک زیکر ئەڵێنەوە، زیکری تەلبیە لەبەیک اللهم لەبەیک، لە بەیانیەوە کۆ ئەبنەوە هەتا ئێوارە هەتا جوزئێک لە شەو لەوێدا ئەمێننەوە و
ئەپارێنەوە داوا لە خوای پەروەردگار ئەکەن کە لیان خۆش بێ و داوا بۆ مسلمانان ئەکەن و خەریکی عیبادەتکردنن لەو ڕۆژەدا حتا باش وایە بۆ ئەو کەسانی کە حاجین لە ڕۆژی عەرەفەدا لە کێوی عەرەفە بە ڕۆژوو نەبن بۆ ئەوەی نەشاڵیان هەبێ توانایان هەبێ لەو ڕۆژەدا زۆر عیبادەت بکەن بە نوێشکردن بە پاڕانەوە بە گریان بە داوا لە خواکردن بۆ ئەوەی لێیان خۆش بێ و ڕۆژێکی گەورەیە بە نیسبەتی هەموو مسلمانانە و بە تایبەت بۆ حاجیان کە ئەگەر نەچنە عەرەفە نەچنە کێوی عەرەفە لەو ڕۆژەدا حەجەکەیان قبول نابێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ الحەج عەرەفە حەج بە مانای عەرەفەیە بربەڕە پشتی حەج عەرەفەیە ئەگەر نەکرێ حەجەکەیان قبول نابێ حتا ئەگەر هەر ئەعمالێکی تری حەج ئەگەر بۆیان نەکرێ دوایی ئەتوانن بە دەمێک بە خوێنێک قەرەبوو بێتەوە بەڵام عەرەفە ناکرێتەوە و ئەو ڕۆژە کە ڕۆی خێر و گەورەی ئەو ڕۆژەکە ڕۆی جارێکی ناتوانن بەدەستی بهێننەوە حاجەکەن. لەو ڕۆژەدا مەشهەدەکە لە قیامەت ئەچێ چونکە هەمویان بە یەک جۆر بەرگی سپیەوە و هیچ فەرقێک نییە ئەوە فەقیرە ئەوە دەوڵەمەنە ئەوە دەسەڵاتدارە ئەوە ڕئیس جمهورە کابرایەکی زۆر دەوڵەمەن و ناودار و بەدەسەڵات لەگەڵ کەسێکی فەقیر و هەژار و کەم دەرامەت تا پێکەوە لەو شوێنەدا کۆ ئەبنەوە عیبادەتی خوای پەروەردگارەکەن مەشهەدی قیامەتە کە قیامەتیش کاتی ئینسانەکان لە قەبر دێنە دەرەوە هەمووی وەکو یەک جۆر جل بۆ یەک شوێن و یەک ساحە ئەڕۆن. عەرەفە گەرچی ناوی چێوێکە لە نزیک کەعبە بەڵام بووە بە دەستەواژەیەکی شەرعی و خوای گەورە لە قورئانی پیرۆزیشدا ناوی تۆمار کردووە. پێغەمبەریش درودی خوای لەسەر بێت لە فەرمودەکانیدا زۆر بە بایەخەوە لێی دواوە و مسلمانان هەندەدات تیایدا بە ڕۆژوو بن. گەورەی ئەم ڕۆژە و بە ڕۆژوو بوون تیایدا تاوانی ساڵێک دەسڕێتەوە بۆیە زۆر گرنگە ئەو ڕۆژە مسلمانان بە زیندوی بێهێڵنەوە و تیایدا بە ڕۆژوو بن چونکە دەبێتە سەروەتێکی گرنگ و بەسوود. دیارە هەندێ شوێن خوای گەورە لە قورئانە بە پیرۆز ناوی بردووە بۆ نمونە ئەفەرمێ مەککە پیرۆزە یان کوردستان خوای گەورە دوعاکەی نوحی قبول کرد فەرمی ڕەبی ئەنزلنی منزەلەن مبارەکەن منزەلێکی مبارەک. هەندێ شوێن هەیە نە ڕەوزەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کە بینی قەبری پێغەمبەر و بینی مینبەرەکەتی شوێنێکی مبارەکە خاکی مەککە مبارەکە. عەرەفەش دیارە وەکو خاک وەکو شوێن مبارەکێت و پیرۆزێکی هەیە بەڵام ئەسڵ لە ئیشەکە عیبادەتەکەیە و کۆبوونەوەی مسلمانانە و وەکۆڵە شەرف المەکانی بیلمەکینی وەکۆڵێ ڕێزداری شوێن بەو کەسانەوەی کە لەوێن بەو عیبادەتەوەی کە لەوێ ئەکرێ یعنی ئەسڵ بۆ عیبادەتەکەیە بۆ تەوبەکردنەکەیە بۆ چاکی و ساغلەمبوون و پاکبوونەوەی ئینسانەکانە. ئەمە ئەوە معنی زیاتر ئەگەرێتەوە بۆ عیبادەتەکە پیرۆزیەکەی لەبەرەوەی شتی زۆر ڕووداوی زۆر لە مێژووە لەوێ ڕوویاوە پێغەمبەران هەموو هاتوونەتە ئەو شوێنە ئیتر لە ئادەم و هەتا خاتەم و هەتا ڕۆژی دوایی خەڵک لەرە کۆبنەوە و تەوبە ئەکەن و عیبادەتەکەن و خۆیان چاک و پاکەکەن هەم بۆ لای خوا سڵحەکەن هەم بینی خۆیان و خەڵک خۆیان چاکەکەن کە چاکە لەگەڵێک ترا بکەن. ئەمە لایەکەی دیکەش کە جەناب تەفەرمی ئایا لە فەزلی عەرەفە ئینسان چی بکات وەکو بڵێ عیبادەتەکان چی بکاتۆمانە ئەمە کۆمەڵی فەزائیل هەیە بۆ ڕۆژی عەرەفە. یەکەم لە ڕۆژ لە عەرەفەدا لەو جێگایەدا پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام دینی بۆ کامڵ بوواتە ئاخر ئاەتی قورئان هاتە خوارێ لە خوتبەی ماڵئاوایی پێغەمبەرەکە فەرمی ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم وئەتمەمت عەلەیکم نعمەتی وەڕەضیت لەکم الئیسلامە دینەن کەواتە دەستور و بەرنامەی ژیانی هەموو مرۆڤایەتی لە عەرەفا و لە مەیدانی عەرەفە بۆ پێغەمبەر هاتە خوارێ و پێغەمبەر خوتبەی ماڵئاوایی لەوێ خوێندەوە کە زۆرترینی بەندەکانی دین و ژین و مافی مرۆڤ و کەرامەتی ئینسان و بەتایبەت مافی ژنان و منداڵان و حرامکردنی ڕیبا و کۆمەڵێشتی زۆر کە ئێستا مەجالمان نێمە باسی ئەمانە بکەین کە لە خوتبەی ماڵئاواییە زۆرترینی خاڵە جەوهەریەکانی دین و ژین و مەبدە ئینسانیەت لەوێدا تۆمار کراو بۆیە خوای گەورە فەرمێ گەورەترین نیعمەتی من کە ئیسلامە کە بەرنامەیە بۆ ژیانی ئێوە لەوێدا تەواو بوو لە ڕۆژی عەرەفەدا. بۆیە جوولەکەکان وتیان بە ئیمامی عومەر ئەگەر ئەو ڕۆژە ڕۆژی ئێمە بووایە ئەمان کرد بە جەژن بۆیە ئیمامی عومەر و لە فەرمودەی پێغەمبەریش هاتووە فەرمێ يوم عرفة ويوم النحر وأيام التشريق
عيدنا أهل الإسلام وهي أيام أكل وشرب فرمي روجي عرفيش و روجي ججنش كالشيطان تيارج مكريو روجا كان تريش كقرباني تدا ذكر أيام التشريق فرمي هرهم أمانة بيكوا ججني مسلمانان والروجي شادي وخوشي وخوجوان كردن وشاكا كردن وغوش بخشيني بسر هجار فقير كان كواتا ججن روجي عرفش ججن بو مسلمانان دواي أوا گناهی تیادا سڕێتەوانێ لە بەرەوەی پێغەمبەرە فەرمێ صوم يوم عرفة يكفر السنة الماضية ئەفەرمێ ئینسان کە بۆ غێری حاجەکان ئەبێ لە شادی و خۆشییا بن حتا بە ڕۆژوش نەبن نوێژەکانیشان قەسر و جەمعکەن حاجەکانی ئەوێ بەڵام خەڵکی دەرەوەی عرفە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مرۆڤایەتی بە ڕۆژوو ئەبنە فەرمێ کە ئەبێتە کەفارەتی گوناهی ساڵێک کاتە گوناهی تیا سڕێتەوە ڕۆژی تەوبەیە ڕۆژی شادیە بۆ مسلمانیش ئەو ڕۆژی جەژنە کە گوناهی تیانەکا و تەوبەی تیا بکات ئەوە جەژنی حەقیقیە کە ئینسان زوڵمی تیانەکە لە خراپە بەدوور بێ دوای ئەوە پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵات وسەلام هیچ ڕۆژێک نییە بەقەدەر ڕۆژی عەرەفە خوا لە عەبد و بەندەکانی خۆی خۆش بێت کەواتە ئەمە جەژنە دوای ئەوە خوای گەورە لە ئادەم و حەوا خۆش بوو لە کەیە هەر لە ڕۆژی عەرەفە کە ئەو دوعایان کردووەکو پێشتر ئاماژەمان پێدا بۆیە ئەڵێن یەکێ لە فەزلەکانی ڕۆژی عەرەفە ئەوەیە کە خوا داوامان لێیە کە ئەفەرمێ ئەبێ هەموو حاجیەکان بە هەموو چین و توێژ و ڕەگەزەکان و هەموو نەتەوە جیاوازەکانەوە لەو شوێنە کۆ ببنەوە بۆچی بۆ ئەوەی کە تەوبەیەکی جەماعی بکەن وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون أبي أبي حاجة كان توبة بكن ودواي بين أنجا ظالبا بسر نفسه الشيطان رجم كان ذكري خواب كان فذكروا الله ذكرا كثيرا ولا شنها آتباسي أماكا لدواي أم توبة كوابيوتة تخلية وتحلية كواتا إنسان ندشتي عرفة خوي تخلية كواتا خوي بطال أكاتا ولا متاوانا كان وأبي توبة بكا وأنجا دواي أوا بێت خۆی بڕازێنێتانە بە ذیکری خوا بە عیبادەتەکانی خوا بە تەوافی ماڵی خوا بە زیندووکردنەوەی ئەو هەموو مەراسیمە جوانانەی کە دانراوە و لە دوای ئەمەش ئەبێ ئێمە شتێکی تر تێ بگەین لە ئاەتێکی قورئانی خوای گەورە فەرمێ الحەج ئەشهور معلومات واتە حەج چەند مانگێکی دیاری کراوە کەواتە ئینسان پێش ئەوەی بێتە عەرەفە ئەبێت چەند مانگ بەر لەوە ئامادەباشی کردبێت لە ڕووی جەستەیی لە ڕووی ماڵی لە ڕووی فکری لە ڕووی ڕۆحی ئامادە سازی کردبێ بۆ ئەو عەرەفەیە و بۆ ئەو ڕۆژی حەج و مابەتانە دوای ئەوە کە لەوێ بڵێن بەخوا دەدا و تەوبە دەکا ئەبێ ئەم بڵێنە ڕاگرێت کەواتە حەجکردن ئاسانە بەڵام ڕاگرتنی ئەو بەڵێنە خوا دۆستی و مرۆڤ دۆستی لە دوای ئەو حەجە زۆر گەورە و مهم و گرانە کە ئینسان بیپارێزێ و ڕایگرێ طبعا ئەم پرسیارە دوو جەم سەرە بڵین ڕۆژەکەی گەورەیە و عیبادەتیاشیە گەورەیە وەکو ئەوەی کە خوای پەروەردگار سبحانه وتعالى أفرمي ليس عليكم جناح أن تبتغوا فضلا من ربكم فإذا أفضتم من عرفات فاذكروا الله عند المشعر الحرام طبعا أم آياتا زانان أفرون سبب نزولكي أويا خلقاني بيش أوي بيش إسلام كأهاتن حجيان أكرت معاملة كرينو فروشتن لحاجة حرام بو بەلایەنەوە نا ئەبوو کەس معاملە و کڕین و فرۆشتن بکە بۆیە ئەفەرمێ خوای پەروەردگار ئەفەرمێ کاتێک کە ئێوە تەواو بوون لە مەناسیکی حەج واتە لە عەرەفات بۆ ئێمە فەرمودەیەکمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ الحەج عەرەفە ئەفەرمێ حەجکردن عەرەفەیە واتە هەر کەسێک لە کێوی عەرەفەدا نەمێنێتەوە زیارەتی عەرەفە نەکا حەجەکەی دروست نییە بۆیە زانایان ئەفەرمون ئەم ئاەتە سەبەب نزولەکەی ئەوەیە لە پێش ئیسلامدا خەڵکی ئەهاتن لەوێ بەڵام بەو شێوەیە نەیانە هێش کڕین و فرۆشتن بکەن ئەگەر لە پێش ئیسلامدا لە مەکەدا کە سێ بازار هەبوو بازاری عکاز و بازاری مەجەنە و بازاری زولمەجاز ئەفەرمێ لە کاتی حەجە ئەم بازارانەیان داخست بۆی کڕین و فرۆشتنی تیانەکرێت بەڵام کە ئیسلام هات کڕین و فرۆشتنیشی حەڵالکێ بۆ لەبەرەوەی زانایانە فەرمون ئەو کەس ئەگەر کڕین و فرۆشتن نەبێ لەو شارەدا خەڵک ئەی بەچی بژێ ئەو ماوەی حەجە ئەنجا یەک بەشێکی تر لە زانایان ڕەحمەتی خۆیان لێبێ ئەفەرمون مەکەیەکان لە پێش هاتنی ئیسلامیشدا حەج هەر هەبووە بەو دەستور و ئەو شێوازەی کە خوای پەروەردگار لە دینەکانی پێشوودا داوایان کردو بەڵام مەکەیەکان ئەوەی کە خەڵکی مەکە بوو نەئەچوونە عەرەفە ئەیانگوو لەبەرەوەی ئێمە خەڵکی عەرەفەین لەوە گەورەترین بچینە عەرەفە
بۆ یخوای پەروەردگار سبحانه وتعالى ئافەرمێ فإذا أفضتم من عرفات کاتێک کە عیبادەتان لە عرفە تەواو کرد عند المشعر الحرام دوایی بگەڕێنەوە بۆ مزدەلیفە زانان ئەفەرمون مەشعری حرام کوێ مزدەلیفەیە بۆی ئێمە ئەگەر دیقەت بگرین حاجێ بەڕێزەکان لە ڕۆژی نۆهەمدا لە دووە ئەوەی کە ڕۆژ هەڵهات بەڕێ ئەکەون بۆ عرفە کە بەڕێ ئەکەون بۆ عرفە نوێژی نیوەڕۆ و عەسر لەوێ قەسر و جەمعەکەن بە تەقدیم و لە دووە ئەوەی کە نوێژی عەسر و نیوەڕۆیان ئەنجامدا ئیتر دوعا و نزا و پاڕانەوەکەن هەتاکو دووە نوێژی مەغریب یاخود هەتاکو و خۆر ئاوا بێ دوا خۆر ئاوا بوون ئیتر حاجیەکان بەڕێ ئەکەون بۆ کوێ بۆ مزدەلیفە ئەو شەوە لە مزدەلیفە ئەمێننەوە ئەنجا بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویەتی ئەلحەج و عەرەفە ئەمە سەبەب نزول و هۆکارەکەی ئەوەیە کە لە پێش ئیسلامدا خەڵکی مەکە نەئەچوونە عەرەفە مەکەیەکەی خۆیان کە ئەیانگوی ئێمە خەڵکی مەکەین خۆیان لە عەرەفە بەلاوە گەورەتر بوو بۆیە خوای پەروەردگاری سوبحانە وتعالە ئەفەرمێ کاتێک کە عیبادەت و تاعەتان تەواو کرد لە عەرەفە ئەنجا بەرەو کوێ بەرەو مزدەلیفە بچن بۆیە عەرەفە بۆ خۆی شوێنەکە شوێنێکی پیرۆزە بۆ لەبەر ئەوەی یەکێک لە ڕوکنە پیرۆزەکانی ئیسلامی تیا تەواو بێ کە حەجکردنە دووهەمینیان کاتەکەشی کاتێکی پیرۆزە بۆ ئێمە لەبەرەوەی کۆمەڵێ فەرمودەمان هەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە تایبەت باسی ڕۆژی عەرەفە ئەکا یەکێک لەوانە ئەفەرمێ خوای پەروەردگار لە زۆرترین بەندەکانی خۆش ئەبێ لە ڕۆژی عەرەفەدا واتە لە هیچ ڕۆژێکدا خوای پەروەردگار لە بەندەکانی خۆش نابێ بەقەدەر لێ خۆشببوونی لە ڕۆژی عەرەفەدا کەواتە کاتەکەشی ڕۆژەکەشی ڕۆژێکی پیرۆزە بەڕاستی بۆ ئێمە عیبادەتەکەی گرنگە بۆ ئەوانەشی کە لەوێن کاتەکەی شوێنەکەی گرنگە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە ئەگە بگەڕێنەوە بزانین عەرەفە لەکوێ هاتووە وشەی عەرەفە ناوی عەرەفە لەکوێ هاتووە دیارە لە لای زانایان ڕەحمەتی خوایان لێبێ خلافەیە وشەی عەرەفە هەندێکیان ڕەحمەتی خوایان لێبێ فەرموون ئەو کاتێک کەوا خوای پەروەردگار حەزەتی ئادەم و حەوای ڕەوانە کردە سەر زەوی لە دوایەوەی کەوا لە بەهشتا بوون و سەرپێچی خوای پەروەردگاریان کرد و خواتەوەی لێوەرگرتن حەزەتی ئادەم عەلەیهی سەلام لە هندستان هاتە خوارەوە پاشان حەزەتی حەوا لە جدە هاتە خوارەوە لە کێوی عەرەفە لەو شوێنەدا یەکیان گرت جارێک تر یەکتریان دۆزی و یەکتریان ناسیوە تەعارفیان کردەوە لێو هاتووە هەنێکی تر لە زانایان ئەفەرموون ڕەحمەتی خوایان لێبێ بۆ معنایەیەت کەوا هەموو ئینسانەکان هەموو عەبدەکان بێ جیاوازی زمانەکان وڵات و شوێنەکان لەو شوێن و لەو مۆقعەکەما کۆ بنەوە تەعارفەکەن یەکتری ئەناسن و هەنێکی تریشان ئەفەرموون معنای عەرەفە لێو هاتووە کە ئینسان ئیعترافەکە بە تاوانی خۆی دانەنێ بەو هەموو هەڵە و کەم و کورتیانی کەوا لە ڕابردوودا هەیبووە تەوبە ئەکا و هەنێکتر هەن ئەفەرموون لەو ڕۆژەدا دەسەڵات و گەورەی و شکۆی خوای پەروەردگاریان بۆ دەزەکەوێ و ئیعترافەکەن بە گەورەی و مەزنی خوای پەروەردگارە لێو هاتووە ناوەکەی پاشانیش کاتەکەی ئەوە عەرزم کردن بۆ حاجیەکان کاتێکی گرنگە شوێنێکی مۆقعێکی گرنگە و بۆ ئێمەش کە لەو شوێنە نین و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ دڵنەوایی بۆ ئەو کەسانی کەوا ئەتوانین بڵێن لەو شوێن و جێگایانین فەرموویەتی کەوا سنەتێکە لە سنەتەکانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە وارد بۆ گرتوویەتی کە لە ڕۆژی عەرەفە بەڕۆژوو بووە و ئەجر و پاداشتێکی زۆری هەیە سئل رسول الله صلى الله عليه وسلم پرسیار کرا لە پێغەمبەری خوا علیه الصلاة والسلام لەبارەی عن صوم يوم عرفة فەرمووی يكفر السنة الماضية والباقية ئەبێتە مای کەفارەتی گوناهی ساڵێکی ڕابردوو و ساڵێکی داهاتوو بۆ ئەو کەسانی کەوا لەو ڕۆژەدا بڕۆژوو بن ئەمە فەزائیلێکی گەورەیە ئینسان بتوانێت ئەو ڕۆژە لە دەستی خۆی نەدا تایە بڕۆژوو بێ و ئەجر و پاداشی گەورەی دەزەکەوێت انشاءالله ڕۆژی عەرەفە گەورەترین ڕۆژی ساڵە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ لە ڕۆژی عەرەفەدا خوای پەروەردگار ئەوەندە لە بەندەکانی خۆش ئەبێ لە هیچ ڕۆژێکی ترا بۆ شێوەیە نییە ینی لێبوردەی خوای پەروەردگار بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕۆژی عەرەفەدا لە هەموو ڕۆژەکانی تر زیاترە لەگەڵ ئەوەدا لەو ڕۆژەدا خوای پەروەردگار کە ئەم مەشهەدە پیشانی مەلائکەتەکان ئەدا کە هەمویان ئەو حاجیانە کۆبوونەتەوە بە مەلائکەتەکان ئەفەرمێ
ئەوانە چیان ئەوێ ئەوانەی کە کۆ بوونەتەوە لە دوور و نزیکەوە هاتوون بە تەبوتۆ زاوی بۆ ناڕەحەتیەکەوە بوونەتەوە چیان ئەوێ بێگومان لێ خۆشببوونی خوای پەروەردگاریان ئەوێ و خوای پەروەردگاریش لەوان خۆش ئەبێ خوای پەروەردگاریش لە بەندەکان خۆش ئەبێ بەنسبەت حاجیەوە بەنسبەت ئەوانەی کە حاجیش نین ئەوانەی کە لە حەجی ماڵی خوادانین بێگومان ڕۆژێکی گرنگە بۆ ئەوان بۆ عیبادەتکردن بۆ دوعاکردن بۆ پاڕانەوە لە فەرمودەیەکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژەی پێ ئەکا کە زۆر دوعا بکەن لە ڕۆژی عەرەفەدا چونکە خوای پەروەردگار زیاتر لە ڕۆژەکانی تر دوعاتان لێوەرئەگرێ و ذیکرێکی تایبەتیشی هەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ أفضل ما قلت أنا والنبيون من قبلي لا إله إلا الله وحده لا شريك له كەوە دوعای ڕۆژی عەرەفەیە چاکترین شتێک کە من و پێغەمبەرانی پێش من و توانە ئەم زیکرەیەکە لە ڕۆژی عەرەفەدا ئینسان ئەو زیکرە بکە و بپاڕێتەوە خێر و خێرات بکە بە تایبەت کە ڕۆژێک پێش جەژنە بتوانێت لەو ڕۆژەدا دەستگیرۆیی برا مسلمانەکەی بکە و بتوانێت کاسەی جەژن بۆ برا مسلمانەکەی فراهەم بێنێ بۆ ئەویش جەژنێکی خۆش وەکو ئەو بکە بێگومان بە عیبادەتکردنی ڕۆژی عەرەفە فەرقی هەیە لە ڕۆژەکانی تر و ئەجر و پاداشتەکەی زیاترە بۆیە ئینسان بە هەلو فرسەتی بزانێت لەو چەند سەعاتی ڕۆژی عەرەفەدا بتوانێت عیبادەتی خوای پەروەردگاری تیا بکە. گەورەی ئەم ڕۆژە لەوەدایە کە لە هەموو گۆشەیەکی دنیا و گەلوونەتەوەی جیاجیا بە یەک دروشمی لەبەیک اللهم لەبەیک لەو مەحشەرەدا دەسوڕێنەوە و هەست بە موحتاجی پەروەردگاریان دەکەن کە سەیری دیمەنی حەجکردن دەکەیت بە تایبەتی لە تەواف و عەرەفاتدا ئەو کات بۆ دەردەکەوێت کە کاری خوای گەورە چه حیکمەتێکی مەزنی تێدایە ئەوە تا ڕۆژێکی گرنگی وەک عەرەفەتیایدا خوای گەورە مرۆڤەکان بە زمان و ڕەگەزی جیاواز نزیک یەک دەخاتەوە و ئەوەیان پیشان دەدات کە مەخلوقاتی خوا لە زمان و ڕەگەزی جیاواز لە سەرزەوی دروست دەکات و هەر بە قودرەتی خۆشی ئاراستەی دنیا و قیامەتیان دەکات. خێر و بەرەکەتەکەی بڵێ یعنی ڕۆژوو یەک خاڵە لە دەیان خاڵکە ئەبێن سەر عەرەفا بیکە لەبەرەوەی ئەم دە ڕۆژەی مانگی حەج باشترین ڕۆژێکە کە خوای گەورە سوێنی پێ خواردەوە فەرمێ وەلفەجر وەلەیالین عەشر ئەم دە ڕۆژە مقابلە بە دەشەوی لەیلەتول القەدرەوە ئەوان شەوە نۆ شەو بە دەوری لەیلەتول القەدرایە ئەمیش ڕۆژی عەرەفەیە نۆ ڕۆژی بە دەوردایە کەواتە ئەم دە ڕۆژە چاگوایە ئینسان لە ڕووی فکری لە ڕووی ئیمانی عەقیدەیی ئەخلاقی خێر و چاکە ئیحسان بە ڕۆژبوون چی دەتوانێت هەیە ئینسان بیکە باشترین شتی ژەوەیە کە ئینسان ئەو بۆ حاجەکان بە تایبەتی کە یەکتاپەرستی و دوعا کە پێغەمبەر فەرمێ خەیر الدعاء یوم عەرەفە وخەیر ما قلته أنا والنبيون من قبلي پێغەمبەر فەرمێ باشترین دوعای یەکتاپەرستی کە منیش و پێغەمبەرانی پێش منیش وتویانە ئەوەیە کە ئینسان بڵێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير ئەمە دوعای ڕۆژی عەرەفەی بۆ حاجەکان بەڵام بۆ غەیری حاجەکان ئەوەیە کە تەوبە بکەن پەشیمان ببنەوە سڵحی بینی خۆیان و خەڵکن ئاشتەوایی بکەن دەستگیرۆی هەژاران کەن ئەمە زۆر مهمە. خاڵێکی تر کە من حەزەکەم ئاماژەی پێ بدەم کە جەوهەریە یعنی حەق وایە هەموو مسلمانان ئاگاداری ئەمە بن ئەوەیە سورەتێک لە قورئانە بە ناوی سورەتی حەجەوەیە بەڵام 14 ئاەتی یەکەمی ئەم سورەتەتی ئەپەڕێ باسی حەج ناکات باز لە هاتنی ڕۆژی قیامەتەکات ئین زەلزەلەتە الساعەتی شەیء عەظیم ئەفەرمێ هاتنی ڕۆژی قیامەت شتێکی زۆر زۆر گەورەیە عەظیمە پێویستە چۆن خۆتان بۆ مەیدانی ئەو عەرەفە و بە بەرگێکی ئیحرامەوە کە بەرگێکی سپی هەموو پاشاوگەدا ئەو بەرگێ لە بەراو یەکسانی و ئەوەیە تعارفە خۆشتان ئامادە بکەن بۆ مەیدانی مەحشەر کە هەمووتان لەوێ کۆ دەبنەوانێ ئەنجا باسی یەکتاپەرستی و تەوحید و چاکەکردن و ئیحسان و ئەم بابەتانە دێ ئێمە پێم وایە ئەگە بگەڕنەوە بۆ قورئان ئەنجا لە فەلسەفەی حەج تێگەین حەج هەر ئەوە نییە کۆمەڵێ شتی زۆ سادە و ساکار بێ و کۆمەڵە خەڵک بڕا بۆ ئەو مەیدانی عەرەفەیە و تر لەولاوە بێتەوانێ و بڕێ نەقڵ و جکلێت و شیرنایی و بەرگ و پۆشاک و کەرەستە لەگەڵ خۆیان بێنێتوانێ ئەمە فەلسەفەی حەج نییە فەلسەفەی حەج زۆر لەوە گەورەترە کە ئێمە تێگەیوی سنەت وایە کە ئینسان لە ڕۆژی عەرەفەدا ئینسان بە ڕۆژوو بێت یعنی هەر کەسێ لە توانایدا هەبوو بەڵام من پێم وایە ئەگەر ئینسان قەرزار بێ بە تایبەت ئافرەتان یعنی قەرز بجێڕنەوانێ و هەوڵدەن قەرزیان لەسەر نەمێنێ ئەنجا ئەگەر قەرزیشیان لەسەر نەما ئەم ڕۆژە سنەتەش بگرن زۆر چاکە و خێری ئەوەندە زۆرەکە وەکو بڵێ کەفارەتی گوناهی 1 ساڵ
ئەسڕێتەوانێ بەڵام بە شەرتی ئەو گوناهانە کەبیرە نەبن یعنی کەسێک پێی وابێ هەر گوناهێکی گەورەش کات و هەر تاوانێ بکات و لە ڕۆژی عەرەفا یەک ڕۆژ بە ڕۆژوو بێت و وەکو بڵێ ئاو بێن و دەستام شۆ ئیتر هیچ گوناهی بەسەرەوە نەمابێ ئەمە ئاوان نییە ینی ئەوە شتەکە ئەوانە سادە نییە بە یەک ڕۆژ بە ڕۆژوو بوون هەموو گوناهەکان بسڕێتەوانێ ئەمە گوناهی وردە گوناه کابرا دزی کردبێ مافی خەڵکی لەسەر بێ پیاوی و کوشت بێ غەدر و غەشی کردبێ بەرتیلی خواردەبێ هەموو تاوانێکی گەورە ئەنجامدا بێت و بە تەماش بە یەک ڕۆژ بە ڕۆژوو بوون ئیتر وەکو بڵێ وەکو بەفر یەک شەوەی لێ بێت و بێتە فریشتە شتیوان نییە ئەمە بۆ وردە گوناهە بۆ ئەو شتانەیە کە مافی خواین نەک بۆ مافی خەڵک تەنانەت ئەگەر کەسێ بچێتە حەجیش و هەموو مەراسیمی حەجیشی جێبەجێ کرد بێت مافی خەڵک نەجێڕێتەوانێ مایە پوجە بێت مفلیسی ئومەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام چکۆن پێغەمبەر فەرمێ زۆر خەڵک دێت بۆ ڕۆژی مەیدانی مەحشەر نوێژی زۆری پێیە ڕۆژی زۆری پێیە حەجی زۆری پێیە قورئان خوێندنی زۆری پێیە کەچی زێرەکەم کابرا مفلیسە ئیفلێسەکە چاکەکانی دەن بە خەڵک گوناهی خەڵکە خەنە سەر پشتی ئەمە یعنی ئەبێ ئێمە تەنها بەم حەدیسە عەمەل نەکەین کابرا بڵێ وەڵا مادەم من بە یەک ڕۆژی عەرەفە لە گوناهی هەموو ئەو ساڵە ڕەژمەوانەیە جاخۆ هەموو ساڵە گوناهەکەم و بۆ خۆم دوایش ڕۆژێ بە ڕۆژم و ئەمە ئاوان نییە بەو شێوازە ئەبێ ئینسان لە هەموو ئاەتەکان و حەدیسەکان وەکو سێتێک وەکو سلسلەیەک بیان بەسێتەوە بەیەکەوە هەمان تاوکەری یەکترن ئێمە مادام ئەڵین خوای پەروەردگار سوبحانه وتعالى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای پەروەردگار لە بەندەکانی خۆش ئەبێ لە ڕۆژی عەرەفەدا زیاتر لە ڕۆژەکانی تر مادام وایە عیبادەت و تاعەتیش لەو ڕۆژەدا جیاوازی هەیە یەکێک لە عیبادەتەکان کە ئەتوانین بڵین گەورەترینی عیبادەتەکانە کە ڕۆژوگرتنە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام لە فەرمودەیەکە کە ئیمامی موسلیم گێڕاوێتەوە ئەفەرمێ خوای پەروەردگار هەر کەسێک لە ڕۆژی عەرەفەدا بە ڕۆژوو بێ خوای پەروەردگار لە گوناهی ساڵێک لەوە پێش و ساڵێک لەوە دوای خۆش ئەبێ کەواتە ئەم عیبادەتە ئەم تایبەتمەندی عیبادەتە تایبەت کراوە بە ڕۆژی عەرەفەوە واتە لە هیچ ڕۆژێکی تردا نییە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی بەوە دابێ کە خوای پەروەردگار بەهۆی ڕۆژوگرتن لەو ڕۆژەدا خوای پەروەردگار لە گوناهی ساڵی لەوە پێش و ساڵی لەوە دوا خۆشە بێ تایبەتە بە ڕۆژی عەرەفەوە کەواتە عیبادەتکردن لە ڕۆژی عەرەفەدا یعنی شتێکی تایبەتیە تایبەتە بەو ڕۆژەوە شتێکی تر هەیە ئەوەیە کە ئایا بۆ هەموو خەڵک سونەتە هەموو مسلمانان بە ڕۆژوو بن ئیلا حاجیەکان نەبێ حاجیەکان لە دوای ئەوەی کە لە دوا ڕۆژ هەڵهات کە ڕۆژ هەڵهات لە ڕۆژی نۆهەمدا کە ڕۆژی عەرەفەیە کە بەرەو عەرەفات کەوتنە ڕێ زانایان ئەفەرمون بۆ حاجیەکان سونەت نییە بۆ لەبەرەوەی حاجیەکان زۆر ماندووە بن زۆر هیلاگە بن بە پێی ئەڕۆن خەریکی مەناسیکی حەجن ئەفەرمون بۆ حاجیەکان سونەت نییە بەڵام بۆ مسلمانانی تر سونەتە و عیبادەتێکی تایبەتیشە هەوڵ بدەین هەمومان مسلمانان ئەو عیبادەتە لە قیس خۆمان نەدەین بۆ لەبەر ئەوەی زۆر کەس هەیە پار ئەم کاتە لەوانەیە ژیابێ ڕۆژی عەرەفە ژیابێ بەڵام ئێستا کۆچی کردو و گەڕاوەتەوە بۆ لای خوای پەروەردگار ئەگەر ئەو عیبادەتەی کردبێ خوای پەروەردگار لە گوناهی ساڵی لەوە پێشی خۆش بووە ئینشاء الله مادام نەژماوە ئەگەر بمایە لە گوناهی ئەم ساڵیشی خۆشە بوو بۆیە با هەوڵ بدەین ئینشاء الله ئەو تاعات و عیبادەتە لە قیس خۆمان نەدەین ڕۆژێکە بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار لە گوناهەکانمان خۆش بێ و ئەو خێر و پاداشتەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئامادەی کردووە بۆ مسلمانان و موژدەی پێداوین ئینشاء الله خوای پەروەردگار بەنسیبمان بکە ئەمە تایبەتمەندی ڕۆژی عەرەفەیە و ئێمە ئەگەر دیقەت بگرین ئەو فەرمودەی کە بە ناوبانگە ناوی هەیە لە ناو مسلمانانە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ کاروکردەوەی بەندەکان هیچ کاروکردەوەیکی بەندەکان گەورەتر نییە لە کاروکردەوەی چاکەی بەندەکان کە لەم نۆ ڕۆژە دایکن یان لەم دە ڕۆژەدا بە ڕۆژی جێژنیشەوە کە قوربانی تیا ئەکرێ گوتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گوتیان جیهادکردنیش پێی فەرمووی جیهادکردنیش گەورەتر نییە لە کاروکردەوەی چاکە لەم دە ڕۆژەدا ئیلا ئەگەر کەسێک دەربچێ بۆ جیهاد بە خۆی و بە نەفسی و بە ماڵیەوە بۆ خۆی شەهید بێ و ماڵ و سامانەکەشی نەگەڕێتەوە ئیلا کاروکردەوەی ئەم ئینسانە گەورەترە کەواتە ئێمە با هەوڵ بدەین ئەم ڕۆژانەی پێش عەرەفەش بە نوێژی سونەتی زۆر بە زیکری زۆر بە قورئان خوێندنی زۆر بە ئەوەندەی کە توانامان هەیە با نوێژەکانمان بە جەماعەت بکەین لە مزگەوتە ئامادە بین کاروکردەوەی چاکە بکەین ئەوەی کە بۆمانەکرێ بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار لە لەو خێر و پاداشتە بێبەشمان نەکە ئینشاء الله سنەتە ئینسان بە ڕۆژوو بێ لەو ڕۆژەدا
حديثي صحيح بيغمر إخوة صلى الله عليه وسلم كما مسلم جارته لحديثي فإنه يكفر السنتين، سنة الماضية وسنة المستقبلة، صالح رابدو صالح داتو والسنة بيغمر إخوة صلى الله عليه وسلم كفارتي قناه تاواني صالح رابدو صالح داتو إنسان كان أجر بتوان أو رجب الرجبن خواي جرب نسيبك إن شاء الله باشتر وايا أو رجب تخصيص نكين با قرزوا بجرانه قرزوا جابيا ويا آفرت هرشتك لو بابتانار كامي كان به أو رجا كاني تأمر شن رجا أتواني إنسان أجر برجو بيتيايا أو تيا قرزي جبريته إن شاء الله ما دام إكات أمر رجو كعملي صالح تيا درست رجا كاني بلا رجا عرفة أو رجا تايبت كابر رجا عرفوه بيو جناه تاوانني لسلا بتشي أجر وابك قرز بقريته هر قرزك إلى سلاعته هر قرزكاني قرزك إلى سلاعته وإلا رجع عرفك رجع جوري بات عبادك أو رجع عبادتي خواي برورجاري تيابك بروجو بيوا كومال ذكر أوراد تريه كواب تواني لو رجع دا جبجك إن شاء الله أو جناهاني كوا إنسان جناهي بتشوك وتوبة لسر كردوا خواي برورجاري تر إن شاء الله يكفر كتايبي نيو إسرته إن شاء الله سعبد كاني وأو كسان الشكل لبين خواي برورجار عفيانا كاوليان خوش بلا عرفات وأيمج ليرة خواي جور أم فرصة جوري وداناوين براسي لدسي قماني ندين بتوانين كهمو ما جناح مانه همو ما توان مانه بعد ذلك لو رجعنا دا إن شاء الله لو رجع دا أو رجع بقرين أجا خواي جوري بكا بقسمة بانو بتوانين جناح توان كان مان ليه حبوري إن شاء الله بيجومان لم رجعنا دا رجوع سنته لنومين حاجيان باولين كعشري ذي الحجة بيغمر عليه الصلاة والسلام تيايا بروجوبوا وهندق لا خزانة كان يفرمون كان يصوم 9 ذي الحجة نروجك بروجوبوا لنا أو نروجدا أفضل أو روجانا بيجومان روجي عرفية كتيايا بروجوبة وبيغمر عليه الصلاة والسلام لو روجدا بيجومان تيايا بروجوبوا وأفرمي صيام يوم عرفة أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده روجي عرفة داوا خواز من الأخوة پروردگار تمنى أكم يعني تمنى بيغمريش ردنا كريتوا تمنى أكم الأخوة پروردگار كببيته هوي كفارتي 2 سال گناه سالي بيشو وسالي دوائي كام گناه أبيت كفارتي كام گناه أبيت كفارتي گناه وردكان أو گناه بشكولان أو گناه ورداني كإنسان روجانا إيكا بوچن ساعات بروجوبونا أو گناه ورداني أو 2 سالة هل أوريه أجر كسيك جناهي وردي نبو بس جناهي جوري هبو تخفيفة لجناها جوركاني لجناها جوركان بوي كم أبيته تخفيف أبيه وأجر كسيك هيج جناهي كي نبو نجناهي جورا نجناهي بشكولي نبو درجي برز أبيته ولا خدمتي خواي برودجارو مرتبة أو كسبرز أبيته بيجومان روجي عرفة سنة واجبنية سنة بو خوشكو براين كلو روجدا بروجوبن كفارتي جناهي 2 ساڵیانە لماوي 15 ساعة بتوانن أو أجر جوريان دس أكوي أو كسخوي آزادة أجر قرزارة أتوانين لو رجدا نيتي قرزي هبه جرينج أوي لو رجدا بروجوبه جرينج هي لو رجدا بروجوبه يتر قرزة يان سنته أجر كسيك قرزارة بار رجدا نيتي قرزي لبينته أجر بي خوش نيتي سنتي هبه قرز لكاتي كتير بقريته لو رجدا سنة بقريه جرينج أوي أو رجا بروجوبه أو جرينج إنك آية روج وك قضايا يان سنته